یەکەمین هەواڵیشمان بە هەمان شێوە تەواو جیاوازە. هەمیشە گوێبیستی ئەوە بووین لە بەرنامەشە باسمان لێوە کردووە کە فڵانە نووسەر کۆڕێکی بۆ ئەنجام دراوە، بەڵام ئەم جاریان هەواڵەکەمان جیاوازە لەبەرەوەی ئەم کۆڕێکی ئەنجام دراوە بۆ کچێکی لاو، بۆ کچێکی تەمەن 13 ساڵان لە شاری هەولێر ئەنجام دراوە کە یەکەمین بەرهەمی چاپکراوی خۆی بڵاو کردوێتەوە. سپاس بۆ بەڕێزانە سکرتاریەتی یەکێتی مامۆستایان کە خانەخوێنە ئەم ڕۆیوارە. یەکێتی مامۆستایانی کوردستان و ئەنجومەنی بەڵای کاروباری خارمان کۆڕێکیان بۆ هەورێ هەرکەوی تەمەن 13 ساڵ ڕێکخست. لە کۆڕەکە هەورێ هەرکە و هەر یەکەم کتێبی چاپکراوی خۆی لە ژێرناوی جلەکانم بچووک بوونەتەوە ناساند و بڵاوکردنەوەی بۆ کرد کە باز لە ژیانی کچێکی کوور دەکات بەهۆی کۆمەڵێک گرفت و کێشە نەیتوانی و بەردەوام بێت لەسەر خوێندن. لە بەشێکی تری کۆڕەکە نووسەر ئاماژەی بە هۆکاری نووسینی کتێبەکەی کرد کە ماوەی چەند ساڵێکە بیرۆکەی نووسین و بە چاپگەیاندنی هەبووە. وتیشی لە هەوڵی ئەوەدام لە داهاتوودا دووەم بەرهەمی نووسینی خۆم بە چاپ بگەێنم و بڵاوی بکەمەوە. باسی چرۆکێکی ئافرەت دەکات ئەوەی بەتابەتی بەدەستی گەنجامان ئەمە جێگەی کەپوشانازی. من نام هەوری هەرکەوە تەمەنم 14 ساڵە لە پۆلینۆم و ئەم کتێبە من یەکەم جار دەمویست کتێبێکی کوردی بکەم بۆ ئینگلیزی، بەڵام کە دایکم باسی ژیانێکی ئافرەتێ کرد من حەزم لێ بوو بیکەم بۆ سەردەفتەرێک و ئەم کتێبە باس لە ئافرەتێک دەکات کە زۆر ناخۆشی و دەردەسێری دیتە لە ژیاندا و توانیەتی کە لەسەر کۆسپەکاندا بوەستێت و وەزاڵ بێت بە سەریدا. زۆر دڵخۆشم و زۆر قەلەقیشم و زۆر سپاسی دکتۆرە خانزاد ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای خانمان دەکەم کە ئەو پاڵپشتم بوو بۆ تاپکردنی یەکەم بەرهەمم و بەڕاستی زۆر سپاسان دەکەم چونکە ئەوان بەڕاستی لەسەر کتێبەکە زۆر ماندوو بوون.